ساوم ارتوی شاقی مدینه سرت برسکم قربان تو خوا حلمان ببینه سرت برسکم قربان تو خوا اسلام ببینه اللهم آمين اللهم آمين همي جارب دلخوشي بسلامتي بچينا مكة ومدينة اللهم آمين إن شاء الله. أي بارك الله فيك وإن شاء الله خودش ترازي بد
أي بارك الله يا فيك. حادي الله العيس. خيرات بالميزان. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشم دوي للريخوة أحبك ببي الله مصلحة. الذي أحببتني من أجله. ببي هيزبر خوشم دبي بأندازيته من تخوش. الله أكبر الله أكبر وتسوى والله مدانا وإخوايا وتشيا. أي بارك الله فيك. اختي مناقشة أنا من القلب يصل إلى القلب. مناقشة يا ناقشك وتداخل علوت أي شلا خذ الشام يا رازي. السلام عليكم ورحمة الله وبركاته. أبركا شوان نوزدية خوشيوان نوزدية صباحي ندوز وأم دكوينات ناف شفت قدر ليلة القدر وشفت خير وبركات. جبستو هيك بقراج تحروا ليلة القدر من 10 الأواخر من رمضان. إن شاء الله خذي قبيلك. إن شاء الله هر مسلمانة كبنيتا عبادتي هر شبكة رابط وعبادتي بكت وشاف نفيجا بكت القرآن خوش لكاتي قوت نشعرك. والله من والله حزدك إلى سرتا حتى آخري بس من السلام ده كم دعاء دريم خو حافظ حزدك الشوك ريدا كين ودا كين ظانم بيزار دبم والله ممنون بخواي ببير راو استاذ شو شي ببير راو والله ما عندي جنابي تاخي ببي ما عندي بون ببير ما بارك الله ايه دريم هندا شي بعديني حاضر دكم والله يشتشي زور زورنا يلا أكاديمي كنا مولود خينو سرود بيجو والله فقيري دشام يوم ونزل ما مسترزون بد كي تقولي في جامعة كفينات نف شفت بيروز مبارك همي شفت بيروزن هر وقتك نبتني هاي ورا مزرعة بيروز كوكتيلي بكوكتيلي تيكلاو بيلقى همش تكان يعني ليك بداته خوش إن شاء الله إن شاء الله زياواز لا أو كان إن شاء الله والله خذ اشترى جزاك الله ما مسترزق والله والله مروفك يا خير أري والله ما شاء الله أي خذ اشترى زيت إن شاء الله داس بيبكين داس بيبكين داس بيك داس بيجي بيبكين يلا بسم الله الرحمن الرحيم الله خوش أما مش مجلسة خو داس بيبكين أو مجلسة خو خيري هم ولاتي بنوسي أواني بيش كاميران أواني لا كنترولين أواني أو برنامج حاضري بوده كان هم برنامج كان أجر خوشويستي نبغى لبيني كارمن ده كان لبين مان لبيني أواني أو برنامج آماده ده كان خو خيري هم ما شاء الله زيجي اگر خوشویستی ام ایشان نبوده اگر خوشویستی لبو ام دینه و ام ملت نبوده سرکوتو ندبو هشتگ با خوشویستی دست بکن لبو همولایش همی خوش دوینه وانه سوسیال میدیای که کاری زور جوان دکن هل جارنی جوان بو همیا بو همولایش ان شاء الله هو كاك محمد اجدري زور سباس لخومان برودوسر او مجلسش هر او دقيني كامام مسلم لحديث الروايات ده كذا فرمي ان لله ملائكه سياره فضله يلتمسون مجالس الذكر ما شاء الله فرمي خواي قوله عندك فريشتي دروس كدي او فريشتان تايبه دقرين دسورين او شوينيك الصلوات ذكر تسبيحات قران دي بخندري خويا عندنا او شوينانا دائما في ذات الرحمه ما شاء الله اف مجلس يوجد تجي ملائكه بت يا ربي في ذات السكينه رحمته ان شاء الله امين بجو حاجه كرن يعني اكشوان كارت جلكت بيروزة وبطيبتيجي عم بجاش حاجة كرناش همية ماستك وهما ركنكش ركنت إسلاميات إيمان بطيبتيجي يعني إيش بلي باوري بينا بخوده حاجة كرنا خوده كو بجا أو شتشتك سرويدانينا بشك بدلي هر بصرمانة كي هر إيمان داره كي دابت أما هذا ركنك أساسية إسلامي إيمانه كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله والذين آمنوا أشد حبا لله فكر لي ويبكي خوايا عبدي خوي خوش بيه خوايا كتشي خوش بيه دبي مرتبة شي هبي خوايا الليلة ذا خوايا قورب زانا فرموتك قل إن كنتم تحبون الله تاني خواتان خوش بيه الله دعواي أو بكن ك بانجشتي وبك كخوات خوش دبي فاتبعوني الله پیغمبر صلى الله عليه وسلم شوين پیغمبر صلى يحببكم ني فرمو يحبكم الله يحببكم خوشويستان دكا خوشويستان دكا لأنه همو الله الله أتو دتواني زور بتواني باسي أو بابتك أمنيش هندوك كمبيا بس والله ميوانة شي داينين والله ميوانية صاحب ماله هرب أو زبالة أو ما مستخوش شو يستخوش تفيا يلا خوش ناوة بابا خوش ناوة تباسي أو موضوع بك أو زي ما دبي هو كاري كلمة خوش ناوش لي برسم زين أو أديب زين أو الشيء وكلمة يلا بسم الله الرحمن الرحيم ما مستع أنور محمد خوش ناو ما مستع آيني كو خد حسكت أفشى بدت ديال ما ضابط هما بتشينات نوفي بابتي دا بتيرو تسلي بحسكين ما شاء الله. السلام عليكم خبات عليكم السلام خبات جير لخير ولا تساكن ما شاء الله ما شاء الله هلا بلبلي كردستانك ما شاء الله ما شاء الله
السلام الناس عليكم. ناكلوا من جداني ما مصطفى. شركة الله أكبر. شركة كاكا شباب ماشي جانكم. أسحشتكم بو خدي أسحشتكم ما مود بيجي. أحبكم الله الذي أحببتنا لأجلي إن شاء الله وإياكم. بارك الله. جماعة صحتان من دمودنتان كل خوش داء وسوء ومكروه. يا ربي خوي قرب يلا تام بخير باريس والله. سباستان أو زبا خيرات أستاذ العزيز. ما صدقش جا سلامة يا ولد بياخو كردي. صحتان الحمد لله. الشرميدة كم شتك التبريم. الله يبيم بري باش نانا لا خدمت زنات زما عدرين لبرشو تلوي زوان دردر بتيها. والروش مان لتوبك قصيدك. أجر دتشي أو لا أجر نعم. نانا كاكا ميوان لا ميوانيا. اتراس من ميوان أو سليم بلبلي بس حسابها. بلبلي خان اخويا تشندر يقول لي وند دادنش والله. بسم الله أتو لنا أودري. دركان السلامة دي ان شاء الله هاي خذش تراجيبك. استوها باش أو جماعته يعني. قربان توا واجهه كنت مخوايا استكوب ما مصيبرين. نا زور باش وجهاً كاكا بوجه. رازا ولا من شكيزان. يدرك الاتجاه المعاكس. تقلب خيراتي ما مصطفى. زور سباسة كم سيدا شبان زور خذي ممنون. حشتبكت إن شاء الله. ان شاء الله ان شاء الله وتش خوش تفيه وحسيبكت. نقر زنابتان كاك ما استدرت جماعات ان شاء الله هميان أي بارك الله. دالي درازي بيا اسمع ان شاء الله زي خير الداش. باب سرتها برسيارة شبرانة بكم بظنم كوا زمدانية كم باشا. حر عيني بياوانا ياك عيبيني عيبينيا. نا والله. يا الله. قلت أجر ناشرين بباداني. نا ياك عيبيني زور باش يكتشي دي كشم لسرشانم دانا بما مصطفى الربار قلتي دايني. نا يك بس ناتي الشرعي. يك بس يك بس. عمل دوكي بادينان بجين سری نعیشت نه هوجی درسوک و باز درسوک و کلاوت کردواری یکش سیمای جوان سلامه هل برید گوتن هک ایک کلاو درسوک نکربانه گود بای سرید بوتنی نبتایبتی المجلس باو یەکێک لەو جیاوازیانەی کە گەلی کورد هەیتی لە ناو هەموو گەلانی تر لیباسەکەیتی ماشاءالله هەم لە بۆ ئافرەت هەم لە بۆ پیاو ماشاءالله لیباسێکی تێر و تەسەل لیباسێکی جوان و لیباسێکی شمولی ماشاءالله لەبەر ئەوەی لەسەرەوە بگرێتە گاتە پێت و ئەوانە هەمووی مەوزوع و هەروەها پشتێندەکەشی خۆی لە خۆیدا شتێکی زۆر میهمە پشتێندەکە ئای بارێک ئەرێوەڵە ئەگەر چی لە سەردەی ڕابردوو پشتێن لە بۆ کورد زۆر مشکلە بوو بە حکمی ئەو زور مستەمەی کە لە کورد دەکرا لە ڕژێمەکانی ڕابردوو زۆر جار کە کوردێکیان دەگرت پشتێندەکەیان بەدەستی و چاویان پێ دەبەست ئەو بابەتانە یعنی هەر بە پشتێندی خۆی الحمدلله کورد هەرمان دژمنێت کووردا دێش نافچن هەمی ان شاء الله ان شاء الله ان شاء الله مامۆستا بابەتی me me dest pê kir gel mamosta deştî jî hejêkirine beramberî de ew peyvan nexweş ku îşillah Xwedê me hemiya parêze tu ji dilê me bînte derê riq lêbûne kerb jê vebîne madem hejêkirin heye boçî kerb hebe dice em hejêkirinê behs bikîn hejêkirina paqij û navbera ینی îmandar خۆشەویستی خۆشەویستێکی پاک ئەساسی پێغەمبەری سڵاوەت خودی سەر بن اللهم اللهم صل صل على محمد و ئەف پەیاما هەندا مازن ئینا حەژێکردنێ بە خۆشەویستی و بڵاو کرد ئەگەر خۆشەویستی نەبایە نەدەگەیشتە ئەو ڕوو جوانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله أجمعين دەست خۆش لە بۆ زەنابت و مامۆستا دەشتی و جەماعەت کە لە شەوانی ڕەمەزاندا دڵی بینەران و ئازیزانی کوردستان لە هەر جەیەکە هەن خۆشەکەن و بە خزمەتکردنی مەدح و سەنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها بە بابەتانەی کە ئێوە بە ضروری دەزانن بۆ کۆمەلگا بۆی ببێتە عیلاج و ببێتە ئەرشاد و ببێتە مای خێر هەر لەو کەناڵی بەڕێستان پیرۆزبایی و دەستخۆشی لە هەموو خوشکان و دایکانەکەین بۆ ماندیبوونی پاشێ و بەربانگ و خزمەتکردنی ماڵەوە هەروەها دەستخۆشی لە خوا پێداوانەکەین ئەوانەی کە خوا پێی داون دەوڵەمەندن هەبوون بۆ پاکردنەوەی ماڵ و سەروەت و سامانیان و یارمەتیدانی فەقیر و هەژارانی کوردستان لە هەر جەیەکە هەن و ڕۆژی هەموو لایەکمان قبول بێ حەقیقەتەن وەکو جەنابەت ئیشارەت پێ کرد ئێمە دینی ئێمە دینی دوو چەمچیە خوای گەورە ئەفەرمێ ومن كل شيء خلقنا زوجين زوجين دووڕوویە دوو شێوازیە جا ژن و پیاو هەیە شەو و ڕۆژ هەیە دنیا و قیامەت هەیە هەروە بێتەوە جەستە و ڕۆح هەیە بیگرە هەموو شتێک لەو بابەت حتا بەهشت و بجەهەنەم هەیە هەمووی دووە ڕاست و چەپ هەیە ئەو مەسائلانە تا دەیتە سەر باسی خۆشەویستی و ڕقلێبوونەوە هەیە هەموو ئەو مەسائلانەی کە هەنە لە وەکو تاریکایی و ڕووناکایی هەیە وەکو مردن و ژین هەیە هەموو ئەوانە هەر یەک لەو بابەتانە لە شوێنی خۆیدا جێگای خۆی هەیە
ئێمە برێن دەبێ هەموو شتێک هەر خۆشەویستی بێ نابێ یان هەموو شتێک هەر ڕق لێبوونەوە بێ نابێ بۆیە ئەو دینە هاتووە تەنزیمی ئەو شتانە بکە کە لە جێخۆی نین مەسەڵەن ئەسل لە ژیاندا خۆشەویستیە و ئەسل وایە ئینسان هەموو شتێکی خۆش بوێ ڕقی لە هیچ شتێک نەبێتەوە ئیلا لە خراپە نەبێ یان ئەو کەسەی کە خراپەک یان وەکو برێن ڕق لە شەیتان بوون یان ڕق لە سیفاتی خراپ بەڵام ئەسل وایە لە ذاتی خۆیدا خۆشەویستی بێ هەر بۆیە لە ئیسلامدا باسی ئەشخاص نییە باسی ئەشخاص نییە لە ڕق لێبوونەوە مەسەلەن ئەمن ڕقم لە فلانی بێتەوە نە هیچ کەسێک لە ئیسلامدا ڕقی لێ ناکرێتەوە غەیری شێتان نەبێ ئەویش لەبەر ئەوەی کە تووشی هیلاکەتی لەعنەت بوو چونکە سەرپێچی لە ئەمری خوا کرد ئێمە ڕقمان لە سیفاتی خراپە بێتەوە و سیفاتی باشیشمان خۆش دەوێت چۆن مەسەلەن کابرایەک بێ بڕواایە ئەتۆ خۆشت ناوێت لەبەر ئەوەی خۆش ناوێت کە ئەو فرانە و ناوی فلانە ئەو بابەتانە یان ڕق لێ دەبێتەوە لەبەر ئەوەی سیفەتەکەی خراپە هەر ئەو پیاوە موسڵمانە بێ ئەبێ بە پیاوێکی باش خۆشت دەوێت تەبیعاتی ئیشەکەی وایە کەواتە دین هاتووە تەنزیماتی ئیشی ژیان کاتن بەڵام چی کردووە وای کردووە کە ئەو ئینسانە هەموو شتە چاکەکانی خۆش بوێت جا لە شەخصەوە بگرە هەتا ئەگاتە سیفاتەکانیشی چونکە کاسێک کە سیفاتی جوانی هەبوو حتمما شخصەکەش خۆش دەوێت سیفاتەکان خۆش دەوێت ئەو دینەی ئێمە دینی مەحەبەت دینی خۆشەویستیە خۆشەویستی لەکوێ سەرچاوە ئەگەری لە خوا جەل جەلاله دەفەرمێتن ثلاث من كان فيه وجد حلاوة الإيمان پیغمبر فرمی صلی الله علیه و سێ شت هەنە لە هەر کەسێک بێتە جێ ئەوە تام و لەزەتی ئیمانی کردووە کەواتە ئیمان تام و لەزەتی هەیە چۆن هەنجوین تام و لەزەتی هەیە چۆن خواردنەکان تام و لەزەتی هەیە ئیمانیش تام و لەزەتی هەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سێ شتی لێ بێتە جێ ئەوە تامی ئیمانی کردووە یەکیان خوا و پێغەمبەری لە هەموو شتێک خۆشتر ببێ خوا و پێغەمبەری الله ورسوله أحب إليه من كل شيء لە هەموو شتێکی خۆشتر بێ هەتا لە خۆشی خۆشتر بێ خۆشەویستی بە خۆشەویستی دەست پێیەک ئمە باسمان لەوەیە یعنی سەرچاوەی خۆشەویستی لە خواوە سەرچاوە ئەگرێت جەل لە جەلاله زۆر باش ئێمە خوامان نەدیتووە ئەزانین کە خوا هەیە جەل لە جەلاله بەڵێ چۆن یەکێک بتوانی خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا پێش خۆشویستنی خۆشی بخات چونکە ڕەنگە بێ ئاگابین لەوەی جاری وە هەیە شتێکمان زۆر خۆش دەوێت کەسێکمان زۆر خۆش دەوێت مەسەلەن کوڕێکە کچێکی زۆر خۆش دەوێت دەگاتە ڕادەی ئەوەی پێش خۆشەویستیان حەجێکردنەوە خودەی و پێغەمبەر ڕۆژی بکەوە صلی الله عليه وسلم ئەو خۆشەویستەی کە دین دایناوە وەکو باسمان کرد حەلاوە تولا تام و لەزەتی ئیمان دەبێ هەست بە نیعمەتەکانی خوا بکەی بە نیعمەتەکانی خوا هەست بە نیعمەتی پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم هەست بە نیعمەتی ئیسلام بکەی ئەو جا خۆشت دەوێت چونکە تەبیعاتی ئینسان وایە هەتاکو ئەتۆ لە کردارەکان و لە نیعمەتەکان تێنەگەی خوات خۆش ناوێ بۆیە یەکێک لە پێویستیەکانی عەقیدە ئەوەیە دائیمەن شتی ئیجابی بدەیتە پاڵخوا بۆی خوات خۆش بوێ ئەمە پرسیارێک لە جەنابەت ئەەکەم ئێستا کابرایەک مەسەلەن مانگایەک دەپەرستێ بتێک دەپەرستێ شتێک دەپەرستێ زۆریشی خۆش دەوێت دیفاعیشی زۆر لێ ئەەکە شتەکە بەتاڵیشە ئەوە لەکوێ دروست بووە ئەوە هەر لە منداڵی پەروەردەیان کردووە ئەو شتە چاکە ئەو مانگایە دەداتێ ئەو مەوسەلەیە ئەو ها دەکات دەی بەیانی کە پیاوەکەی یان ژنەکە یان کەسەکە گەورە دەبێ حتا لە علمی فولە بێ دەبێتە دکتۆر فرسی پێوە گوتووە هەز بە چاکەکانی ئەەکە تەبیعاتی وایە بۆیە دەبێ ئینسانی مسلمان لە یەک لە کارە گەورەکانی ئەوێ نیعمەتەکانی خوا باس بکە فاذكروا نعمة الله عليكم يعني خوا فەرمێ باسی نیعمەتەکان کە تا خوات خۆش بوێ بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدە زۆر زەرن لە ڕووی عەقیدەییەوە شتەکان بیلعەکسە هەموو شت ناخۆشەکان دەدەینە خوا دەدەین کاکە خوا بردیەوە خواچی بەسەری هێنا خواچی بەسەری هێنان خوا لێمان نەبڕی خوا لێکمان نەکرد یان هێشتا زوو بوو یان هێشتا زوو بوو یعنی گلەیی لە خوا ئەەکەی یعنی ئەو جۆرە قسانە لە مێشتی منداڵ لە کەسێکدا دروست ئەبێ پاشە ئیشی ئەو خوای هەر ئەوێ لێکمانەکە دیار هەر ئەوێ دەبڕێ ئەو قسان ئەگەر زۆر گوناح زۆر بێکەلکە زۆر خراپیشە نابێ تحسبونه هينا وهو عند الله عظيم ناکرێت بە هیچ شێوەیەک ئەوە نابێتن ئەو جۆرە سەلبیاتانە بدێتە پاڵخوا جەل جەلاله تەماشا بکە مەسەلەن لە باسی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلام هو الذي يطعمني ويسقيني يعني ئەیداتە پاڵخوا چکە خۆشە خواردن و خواردنەوە نیعمەتێکی گەورەیە
وإذا مرضت فهو يشفي فهو يشفيني. دي زهر باشا يعني نايداته بالخوا نافرمي وإذا مرضني أجر أمني نخوش كردم هرب خوش الشفاء مودنيري نا لبر أدبه نابي بداية بالخوا شو كنا خوشي كاس حزين هناك تماشي قصي مسابقة عليه السلام لا أصحاب الكهف لبي باسكا هم أيداته بالخوا بس كأجات السفينة كي وأما السفينة فكانت لي مساكين يعملون في البحر فأردت أن أعيبها أمن يسمع عيب ذلك شنك عيبك أنا لا تبالخوا هم بأمري نابي تماشي فاتحابك اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم وباسي إيجابية بس كديت صار موضوعي سلبي غير المغضوب عليهم غير النافر من غير الذين غضبت عليهم غير المغضوب عليهم من الضالين لو موضوعي خوش بيصير يدرس تبي دبي أتو مثلا استلسل صفر دادنش تماشي فلينظر الإنسان إلى طعامه خا أفرمي تماشي أو طعامك زانت ست أتو دروس كردوه هيتي يتفيد دروس كراوه أفرأيتم ما تحرثون أأنتم تزرعونه أم نحن الزارعون ما شاء الله فرأيت الماء الذي تشربون الله من نمونة زمان بين مولي رما مصطفى بانب تفرقوا جوازيها أنقو زياتر خلشي هوليرنا بأصل خلشي دهوكم بله جوازية كي لبين أو قصيك أتوقع مثلا اشتخرا بكان مدى بالخوا حاشا ولله مثلا لكاتنا خواردن لدهوك مثلا نون وقت خوارن تخوان بيجن يا ربي ما كيم كرتو زيدكي هو زوانه بس لهوليري تضلين خواني بري خلت الزول خلت اي والله غلط وني خلشينا او قصيد دوباره مكانه زوانتر يعني باشتري تصبلين مثلا لجا خويا لبون زياد كي خويا بردوامي كي بس زياد انت بردوامي كي خويا بركه ما بس خواني بري او ينلين نا تو تماشي دعاء كي باش خوارني بك الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين حتى أويك الشركان لو پیغمبر عليه الصلاة والسلام هنا الشركاء خوارد فرم اللهم بارك لنا فيه وزدنا منه بارك الله هذه أوهامي أفا حاجة كرنا موزنة دا أم بين النوف بين عبداده بيجدو هي مسلمان وغير مسلمان مثلا زاري وهي كاكا لما مجلس جدادا يشين بويت عادة اخوائي ان شاء الله عفو مانكا الما ببورد يكك لو مجلسنية راس دكينا غيبات فلانة كز واو كاسكش حاضرنيا قناحي ام كردوية سن قورية تون بتوانين او صفاتا ام روشتا لخومان دوري كينوا دوباره نبتو او موضوع أنا لو صفات خراباني كأورو كومالجاي إيمي بزودي قرتوتوا رقلة بنو ليكتديا حرب بي أوي هيس هو كاريك بي مثلا أو بياوا خواي جورا بهرية شدايتي أو كسا خوات زوانية شدايتي أو كسا خوا مالة شدايتي هر لو جورا رشيدة دبيتوا يعني حسادت ليش النزيق نبيتو ناشي هيس نايناسي هل لو جوري هو كاري شي سيا هو كاري غيبت غيبة كردن جورتين جريمة غيبة كردن اختيال شخصية يا الله مثلا كابران قصة جويلي أبي لسر فلان لسر فيسان أسئلة بنزامة جيسي دجاريتوا نتحقيقي كديا نراست النسي لهمو أقصاني كردويتي دبي شاهد بيني قيامة لسري حسابه لبر أو لإسلام ده أجر مثلا برين فرانكس كاك 1000 ديناري كرد خير مليون دولاري كرد خير باو نبي بدرو حساب نبي شتي زور باش بس اگر بری كاكا فرانكس درهم يشي دزي دبي اثباتي قيامتها كردني او الشخص لو قيامتها دلي كاكا مثلا فرانكس او ايش خرابيك افرتك خرابيك بياك خرابيك مثلا كودا زاني والله يجيم ليبو والله ينقم دبي اثباتي الى قيامتها جوانا بس اگر ديت خرابيك ابري امن نمديتي اي بارك الله فيك امن نمزانيا انسان يشي زور باش او اگر وش نبي اجري هي بس اوي تريان اگر وش بي عقوبيه الى قيامتها بوتش خوا فرمي ان الله لا يحب الجهر بالسوء اصل ما اصل لاسلامتيش او الستر بي يعني ستر باشا ليره تسون او مثلا اگر سرکی درزبون او کربوکینی یعنی او رقلیبونو چه بو او ام درگاه قپاتی کین او مثلا ما باسی خومان بکین مسلمانی که کابرا کنوینش کره لکومید مثلا بونمونا قصبه دور للرود بتو ضل بما مصدل بمن ضل هبا كومين ناش ما الناس ونيا منون يوصل هيس نانا لولا شو ولا قرآن بيروز خوا فرميتي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر
ای باشە چون ئەم ڕقلێبوونە هەیە لەولاش نوێژ دەکات چون ئەم دەرگایە قەپات بکرێت تشتەکە وا لە خەڵک دەکەن وان لە موسڵمان دەکات ڕقی لە بەرامبەرەکەی بوتەوە یەکەم ئەو کەسە کە حتا لە کۆمنتە لە هەر شتێکە قسەیەک بە من دەڵێ بە تۆ دەڵێ بە هەر کەسێک دەڵێتن ئەو لەسەری حسابە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەوە یەک دوو ئەگەر ئینسان دەرکەوێ یان خی گەورە بەهرەیەکی بداتێ بەبێ قسە نابێ بەرچاو بێ خەڵک قسە ئەکا چونکە برین و نەرێن ئەو خەڵکە هەموو نەوعی تێدایە ئەو کەسەی کە بە قسەی پێ ئەگوترێ پێ گەورەتر دەبێ چونکە خوا پشتیوانێتی خی گەورە خۆشی دوێ لەبەر ئەوە ئەو نەفەرە هەرچی ئەو کەسانە بیکات و بیهینێ دەبێتە مای خێر لە بۆی هەم لە دنیا هەم لە قیامەت تەبیعاتی ئیشەکە وایە هر أول ناقل ما وست مثلا فاصدع بما تؤمر خواهي ولا أمري ببيغمبرك وأعرض عن المشركين وأعرض عن الجاهلين جاهلين تبعاتي إيشكوا لبرأوا دفرم وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما أو خطاب جاهلة كابرا مثلا رخنا إلى تدقري لمن دقري لسرق سيشي نا علمي بي نا أزاني نا لقرد دانشتو نا ربتي بوهي هيز هل لخويا قساك أو خالك خالشي تريش أوي دائما كاكشفان هەر گۆڕانکاریەک لە سەلبیە و لە بۆ ئیزابی لە حەقدەوە لە بۆ محەبەت لە دوژمنایەتی و لە بۆ برایەتی کەسێک بێوێ بیکە نابێت لە قسەی خەڵکی بترسێ ولا یەخافونە لەومەتە لائیم خوا ئەفەرمی ئەوانەی کە حەق ئەگەیەنن ئەوانەی کە دین بە خەڵکی ئەرێن ئەوانەی ڕاستەکان دەرەخەن لە لۆمەی لۆمەکاران ناترسێن نابێ ئینسان لە لۆمەی لۆمەکاران دەبێت جورئەتی هەبێ دەبێت بتوانە بێ چونکە ئەگەر ئەتوو لەبەر قسەی خەڵکی شتنەکەی ناتوانێت پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم کە سەرەتا دەستی بە داوا کرد خۆشەویست بوو هەموو خەڵک خۆشی دەویست صادق الأمین بوو بەس کە فەرمووی ئەو خۆیانە بەکەلێکنیان ئەو دار و بەرد و شتانە ئێوە دەیپەرستن چیان گوت ئەجعلوا الآلهة إلها واحدة إن هذا لشيء عجاب نەک عجیب عجاب يعني ئەو هەموو خوای دەکەی یەک خوا هۆ شتێکی زۆر سەرسوڕهێنەر و زۆر دوورە لە غەریب ێ باشەگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاوەستا بە ئەو جاهیلەتە هەردەماوە بەڵام هەموو خەڵکەکە بوو بە سەفێک ئللا ئەوەی کە خوای هیدایەتیدا بەس ئەو هەلبەردەوام بوو حەقەکە دەرکەوت تەبیعاتی محەبەت وایە زۆر جار ئەتۆ کە دڵسۆزی لە بۆ خەڵکێکی خەمخۆری نەفەرەکە زاروێ ڕچی لێ دەبیتەوە چونکە لێ تێناگە وەکو چ وایە وەکو منداڵێکی پێنساری وایە بیبەیەکن دکتۆری لە دەرزی دەترسێ کە دەرزی لێ دەدا ڕچی لە دکتۆرەکەش دەبێتەوە لەبەر ئەو نازانێ وا ئەزانێ دژیەتی وا ئەزانێ حەلەشکەی پێ بەس دوایە کە تەماشا ئەکا شتەکە زۆر باشە ئەو زاتێ ئەگا کە دکتۆرسی لە بۆ کردووە عینەن تەبیعاتی ئیشی مەوایە هەمومان دەبێ بتوانین خۆشەویستی بڵاوکەین دەبێ بتوانین یەکتری حاڵیکەین دەبێ بتوانین ڕێژەی خۆشەویستی لە ناو حتى نەکە لە ناو مرۆڤەکان لە ناو کوردستانە کاکە وڵاتی خۆت خۆش بوێ پێغەمبەری خوا فەرمی ئەوە ئوحدە سیای ئوحد حەفتا سەحابەی لێ شەهید بوو حەفتا سەحابە ئەسڵ وایە کە بە عەقلی بەشەری بی هەر بێ دانەسیۆنی کاکە ڕقل لێ بی کاکە ئەم لێرەوەم بەسەر هاتووە بەڵام پێغەمبەری خوا فەرمی ئێوە سیای ئوحدا ئێمە خۆشمان ئەوێ ئەویش ئەمەی خۆش دەوێت چەند مهمە بەخۆ هەر سیای ئوحد لە مەدینەی نییە چەند سیای دیکەی لێیە بەڵام بۆ ئەوەی تێ بگەن کابرا بەیان نەرێتن والله ئەم سیای ئوحدم خۆش نایە چکە لەوێ شکەستمان هێنا چکە لەوێ ئیمامی حەمزە شەهید بوو چکە لەوێ ئەوە کرا نا ئەوانە نییە لەبەر ئەوەی ئێمە دار و بەردی کوردستانیشمان خۆش دەوێت وڵاتمان خۆش دەوێت هەمووشمان خۆش دەوێت جەمادەم هەر بەحسێ پەیامەوە ئیسلامی بخۆ حەجێکردنە حەجێکردنەوە خودێ حەجێکردنەوە پێغەمبەری صلی الله عليه وسلم حەجێکردنەوە قورئانە پیرۆز ئەو مامۆستا ڕێوار پستە چی دەکە لەگە چەند ئاەتەکەت قورئانە پیرۆز دەربارەی خۆشەویستی لەبارەی حەجێکردنەوە چی هەن ئاها تایبەتە تو حەز دەکەی بە دەنگە تایبەتەکەی خۆت وانە مجا كاكيش آيات زيادة بحث حاجة كرنا خده قل إن كنتم تحبون الله يحببكم الله فاتبعوني الله بارك الله فيك أعوذ بالله من الشيطان الرجيم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله
والله غفور رحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. صدق الله العظيم. بارك الله فيك. أي بارك الله فيك. يكش خۆش بیا صفات التيت جرينك وخلق زيادة حشتات كت أفدان طيبته أف نعمته ما ظن خذ تعالى دەنگ و جل. ڕێژی مامۆستا ئەنوەر لەگە ئاەتەکان ما شاء الله هەستم دەکرد یعنی أي بارك الله ئاگی فيك. تێبەرەدا داب چینە حەجێکردنەکە بڤە بڤە خۆشەویستیەک بڤەیە زۆر مامۆستایانی ئاینی نات مەسەران یان لەبەر کۆمەڵگەیە یان بە جوانی خەڵک تێناگا بە جوانی باز نەکرای ئەویش خۆشەویستی بینی کچ و کوڕە دوای ئەوە ژن و پیاوە قۆناغی هاوسەرگیری کە دەست پێ دەکا ئایا ئەو خۆشەویستیە کەینێ دروست دەبی کوڕێکە کچێکی خۆش دەوێ و دەچن پرۆسێ هاوسەرگیری پێک دینن ئەگەر هاوسەرگیریە خۆشەویستی تێدا نەبی کەینێ دروستیان کەینی سەرکەوتوو دەبی ئایا ئەو خۆشەویستیە پێویستە کەینێ دروستبی و کەینێ خۆشەویستی بینی کچ و کوڕان دروستە بوو ئەوەی دوایە پرۆسەکە دەست پێ بکرێت پرسیارێکی زۆر جوانە مهمە خۆشەویستی لە مابینی کچ و کوڕ یان لە مابینی ژن و پیا و دوو شێوازمان هەیە یا الله شێوازێکمان هەیە قبل الزەواج یا الله شێوازێکمان هەیە بعد الزەواج یا الله ئەوەی کە پێشی زەواجە خۆشەویستی نییە بەڵکو ڕازیبوونی سیفاتە جوان ها إذا أتاكم من ترضون دينه وخلقه باس حبناك جوانە إذا أتاكم من ترضون كواتل راضبون لدين وخلق أبيت سبب أويك أو جنة أو كسش وبو فريبكات أويك تنكح المرأة لأربع ها أو زارة جن كس دواء أكرير لبو سوار لمالها ولجمالها ولنسبها ولدينها تماشا هەربوو ئاخری دین باس کرا لەبەر ئەوەی زۆر زاران ژن کە ژنێک دەخوازی دینیشی نییە چۆن دینی نییە جائیزە مسلمان ژنێکی جوولەکە بێنێ جائیزە مسلمان ژنێکی مەسیحی بێنێ خۆ دینی نییە ئەوانێ نییە لەبەر ئەوە کە دینی خستۆتە ئاخری ئەوانە مۆینەکەی نەکێشە نەبێتە کێشە ئەو مەسەلە ئەوەی یەک دوو کە باسی ئەوە ئەکا دیارە ئەو مەسائلانە سیفەتێکن بەڵام سیفەتێکی ئەوکو بڵێ هەموو کەس نیتی مەسەلەن هەموو کەس لەوانەیە ماڵی نەبێ هەموو ئافرەتێک لەوانەیە کەسایەتێکی دیار نەبێ لە خانەوادەیەک هەموو ئافرەتێک زۆر جوان نەبێ بەڵام لە بۆ مسلمانان دەبێ هەموو ئافرەتێک دینی هەبێ فەصفەر بذاتی دینی تەریبەتێدا ئەوە باسی ڕازیبوون لە سیفاتە یان باسی ڕازیبوون لە ئەحواڵە ئەوە پێش ئەوەی بچیتە مەوزوعەکانی تر ئەوی تریان تەرزەونە ئەوەش تونکەح یعنی دەهێنرێت هەردووچ ئەو خۆشەویستیانی کە ئێستا لە مابینی کچ و کوڕ هەیە سەتە نۆهەتی کچ کە خۆشەویستی لەگەر کوڕێکدا دەنێ بۆ زەواجە کچەکە کچ حەزی لە ڕابواردن نییە حەزەکە زەواج بکە ئەی کوڕ هۆکارەکەشی چییە با خزمەت بکەم ئەو باسی کچت کرد ئەی کوڕەکان سەتا هەفتای کوڕ کە عیلاقەی خۆشەویستە دادەنێ بۆ ڕابواردنە سەتا هەفتای بۆ ڕابواردنە وان نییە ئەو سەتانەوەتی بۆ زەواجە ئەویش سەتا هەفتای بۆ ڕابواردنە ئەوە بەشێشی بەشی دووەم کەس کە تووشی عیلاقە دێ لەگەر کوڕێکی دادەنێ هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەی لە کۆمەلگای ئێمە ئەوەندەی خەمی کوڕیانە لە بۆ ئەوەی کە ژنبێنێ هەندە خەمی کچیانەیە کە شوو بکە کەەوە پێچەوانەی دینە تەماشا دەکەی لە ماڵێک کچێک و کوڕێکەنە چیژەکە گەیشتۆتە 21 سال 25 سالی کەم کەس باسی ئەوەی بکە برێکا کە وەرە کچەکەم بابچینە حەفلەیەک بابچینە بازارێک بابچینە پارکێک کەسێک بتبێنی
بۆ ئەوەی شوو بکەیت شوف إيه. کەس ئەوانە دایک کەم وایە ئەو شتانە بکات بەڵام لۆ کوڕەکەی ئەگەر میوانێکی بیارە کەنجن لە بۆ کاکە لاوی ژنەکی دەینی بخوي اصلي بابتك كوە لە ئیسلام لە ئیسلامدا چۆن خەمی کوڕتە دەبێ واش خەمی کچت بی يعني پێغەمبەری خوا پیاوەکان فەرمێ بۆ کچی خۆیان لە دوو مێردی بگەڕێن ئەی چۆن پێغەمبەری خوا فەرمی ئەگەر ئوسامەی کوڕی زەید کچ باە جوانم ئەکرد دەمجێرا لەگەر خۆم بۆی داخوازێکی بێ ئەی ماشەڵڵا ئەی چۆن یعنی خۆ ئەو مۆزوع مەوسڵەیەکی زۆر مهمە لەبەر ئەوە کچ کە تەماشاکە کەس خەمی لێ ناخوا لەو حالەتێدا نائیلازە بەخۆی عیلاقەیەک دروست دەکات زاروێ ئەو عیلاقانە زاروێ لە ڕێی فەیسبووکە زارەی لەڕێ بەڵام ئەمن لێرە ئامۆژگاریم لە بۆ کسان وەیە لە سەتا نۆهەتی بڕۆی بە کوڕ نەکەن ئۆهۆ والله خەتەرە بەڕاستی چونکە زاروێ لە بۆ ڕاباردنی ڵاگاتان لە ینی خۆتان کەسایەتەکەی لەکەدارەکە ئاگاداری ئەو مۆزوعی بیتن ئەوە خاڵێکە کە بێخەمیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی کە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە وایە یانە کچەکەی حەفسە عمری 18 سال بوو کە مێردی شەهید بوو لە ئوحد بوو والله ئەعلەم کە ماوە تەماشای کردی عیدەی خەلاص بوو چونکە عیدەی متەوەفا عنها ئەگەر ژنێک مێردی مرد چار مانگو دەڕۆژ جوانە کە بووە چار مانگو ڕایاز دەڕۆژ دەبێ خۆی جوام بکە بۆنی لە خۆیدا یان مەسەڵ لە حیداد دێتە لە حیداد دێت خوا بەزە مامۆستا بۆنیش لە خۆی بدە بۆنیش لە خۆی بدە بۆنێکی وا کە شایەنی ئافرەت بێ بۆنی ئافرەت ڕەنگی هەیە و بۆنی نییە بۆنی پیا و بۆنی هەیە و ڕەنگی نییە جیاوازەکەیان ئەوانەیە کە تەماشای کردی ئەوەتەوە بۆ عیدەی و ئەوانە چی لێ بکە هەستا چۆکن ئیمامی ئەبوو بەکر گوتی حەزەکەم حەفسەت بدەمێ جوابی نەداوە چۆکن ئیمامی عوسمان خێزانیشی مرده بوو خێزانی وەفاتی کرد بوو گوتی پێم خۆشە حەفسەی کچی خۆمت بدەمێ گوتی نامەوێ حەفسە زۆری جوان نەبوو ژنەکی جوانە و بەژنەی زۆر عاقڵ بوو جوان نەبوو هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دریشکا گوتی وەرە بە خۆت پسی کچی خۆت دێ ئەو دوو پیاوانە نانوێت گوتی یا رسول الله چوومەکەن ئیمامی ئەبوو بەکر کچی خۆم عەرز کردی حەفسە ناوێ چوومەکەن ئیمامی عوسمانیش کە ژنیشی مردیە وتی نامێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند عەزیمە فەرمی کەسێک کچی تۆ مارە ئەکا و ئەبێتە خێزانی لە هەردووچیان گەورەترە ئیمامی عوسمانیش کچێکی مارە ئەکا لە کچی تۆ گەورەترە هەستا کچی خۆی دا ئیمامی عوسمان کچی دووەمی بەخۆشی حەفسەی مارە کرد ئیمامی عومەر لۆ دەگەڕێ لەبەر ئەوە دەبێت چۆن خەمی کورتە ئاوا خەمی کچت بێ ئێمە ئەوڕۆ خەمی کسمان نییە خەمی پێیان عیبە خەڵک پێیان عیبە ئەو عیبە دروست بووە خەڵک ئەمە بگۆڕ ئەو عورفە تەماشا بکە پیاوێک لە تەمەنی 60 لە تەمەنی 70 ژنی دەمرێ لەوانەیە دە کەس لە خزم و کەس ئێران و توران دەکا ینی هەر خەڵکی لەبوو ێ باشە دەیان ئافرەتمان هەیە بێوە ژنە منداڵێکی هەیە دوو منداڵێ شەرمە کامێر بکاتەوە لی ناگەڕێن نابێ ئەبێتە عیب هەر ناتوانێت بەس زمانی زلکەی جوان دەبەر بکە ئێ باشە لەکوێت ئەوە هینە ئەوە جاهیلێتە ئەوە نەزانینە ئەوە عورفە ئەوە عورفێکی زۆر سەقەتە شەرع دایناوە لە بۆ ئافرەت 3 مانگ ئەگەر تەلاق بدرێ دادەنیشی لە بۆ ئەوەی کە مێردی دەمرێتن 4 مانگ و دەڕۆژ غەیری ئەوی تکە هەمووی زولمە لەبەرەوە ئافرەت کە لەو حالەتێدا تووشی ئەو مۆزوعانە دێ وەکو عەرزم کردی کەس لەبەر بێخەمیە بەڵام بینە سەرباسی محەبەت باشترین حب ئەوەیە کە پاشی زەواج پەیدا ئەبێ باشترین حب ئەوەیە بۆ چکە خوا ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل إلهية وجعل بينكم مودة ورحمة يعني بعد الزواج خۆشەویستی و سۆز ولو بسیارەکی زۆر تایبەتە حەز دەکەی وەڵامی ژنەدەوە ئەو باسی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم باسی سەحابەکانمان کرد خودش هەمیە ڕۆزی بێت ئەمە باسی ئەو سەردەمە بکەین تۆ خۆت ئەم خۆشەویستی بینی ژن و مێرد چۆن دەستی پێکرد پێش زەواج بوو خێزانی خۆت خۆشویست بینیت یان ئەوە دوای بوو کە دوای زەواج خێزانی خۆم خزممە بەڵام خۆشەویستیمان نەبووە پێشی زەواج بەس لە پاشی زەواج و ئەتاش مەرین هەر خۆشەویست ئەی ماشەڵڵا چکەمە بەدین تێئەگەن زەواج لەکنە من دینداریە نەک شتێکی عورف و عادەتی بیتن نە زەواج دینداریە لەبەر ئەوە دەبێ ئینسان کە دینیە بێ هەتا مردن نوێژەکەی هەتا مردن خواپەرستیەکەی کەلیمەی وشەی مەوەدەی بەکارهینە نێگۆ مەحەبە منە مەوەدە بە قووەترە کو لەبەر چکە زۆر زاران کابرا کە کار حەجێکردنەوە بینەوە دەبێت یا ڕەبی ئامین نەگەزە نابتەوە سوپاس باشە ئێستا کوڕێک بووی هەیە مەسەلەن متابعی کچێک بکە بۆ ئەوەی بزانی سیفەتەکانی چۆنە خۆشی بێت زەواجی لەگەڵ بکە ئەم
ام بروسيت شون بيت زۆر باش حتى تسرادێک بووی هەیە متابعی بکە زۆر قسەی زۆر لەگەڵ بکە بیناستەوە لە ڕێی خزم کە سوکاریان زۆر ڕاستەوە باشە، زۆر بجا باشە. ئاوێ پرسیاری جۆب دەدا ئەس چاکە خوژی بوو تەبینم وڵای پێم کاک ئەمینی بوومەوە تێکری شڵا خودش سایە تەڕازی بێت شڵازی ئەمین باش. بۆ خودیان حەشتە ئێمە ئەمۆستا ئەدی وانە قەسبی ناخۆمنەوە وڵام وڵا ئەمن پێم چاکە هەموو کچ و کوڕێک پێشی زەواز لێک حاڵی بن لێک تێبگەن لێک تێگەیشتن و لێک حاڵی بوون زاروەیە بە دانیشتنە جوانە زاروەیە بە وەسفکردنە جوانە هەندێک وەسفی ئافرەت هەیە تایبەتە ئەوە پێویستی بەوەی هەیە کەسێکی دڵسۆز کوڕەکە بینێرێ چکامە زۆر کێشەمان هەیە لە مابینی ژن و مێرد بۆنی دەوی ناخۆش بۆنی زسمی بۆ گەنە کەسیش باسی ناکە کابرا کە دەیهێنێ دەیگوازی تۆ تەماشاکە دەرێ مشتی لە دەوی تۆپیە یعنی ئەو زۆر مشکل فەقیرەی چ بکە لەبەر ئەوە لە ئیسلامدا دەڵێ با خوشتی پسی بۆنی دەوی بکە بۆنی زسمی بکە یعنی ئەوە باس باس کرا چۆن ئەی چۆن دەبێت بۆنی دەوی بکە بۆنی جسمی بکە بۆنی ئەوڕانەی بکاتن بۆ ئەوەی بزانی ئەو ژنە ینی چۆن و چۆن نییە تەبیعاتی وایە ئەوجا دەبێت پرسی دیار بێ کابرا بسێ بیبینی لە بۆ ینی ژنەکە بسێ نەک بەخۆی کابرا بۆی نییە بچی زارێستا نەبێتە مەحرەم بەڵام دەبێت کەسێکی معتەمەد بنێرێ لە خوشتیتی لە داچیتی لە چیتی تاکو ئەو سیفەتانێک کە ئەبێتە مایەی مەحەبەت و خۆشەویستی لە مابەنی ژنومێر لێی بێتە جێ ئەوە خاڵێکە بەڵام خاڵی جوانی خاڵەکانی مەسەلەن ئەوانەی شکری چۆنە تەبیعی دەستی پێی ئەبێتە وەسف لە بۆ جەستەی ئافرەت ژن هەیە قومپانیەکەی مەترەك درێژە ئەوە نابێت فەقیرەکەورە ناوێ مەسەن بۆ کابرا ئەو مواسەفاتانی ئەو مواسەفات دەبێت ینی هەر کەس مواسەفاتی خۆی وەرەگرێت لە مەسەلەی ئافرەتە بەڵام لە هەمووی مهمتر مەوزوعی دینە دینیش بەڕاستی ئەمن ڕێزم لە بۆ ئافرەتان هەیە دین یعنی هەستان بە ئەرچی مێردە ژنایەتی لەکن پیاوی نەکدین 24 ساعات لەسەر دووگر دەبێتن و خەریکی تا زەوجها دەبێ محەبەتی بداتێ دەبێ لە کاتی دوای هاوسەرگیری دوای هاوسەر دین ئەوێ دین ئەوە نییە خەریکی نوێژان بێ نا ئەوە باسێکی ترە چکە ژن ئەگەر بێت و عفو ئەگەر ژن مێردی هەبێیان نەبێت دەبێ هەر نوێژی بکات دەبێ هەر حیزاب بێ شخصیەکەی لە سوشال میدیا کوڕێک کچێک ببینی ئات فرێندی بووی بنێری قسەی لەگەڵ بکە وڵا ئەتون بەدڵە و خۆشم دەوێ حەزم لێ زەواجت لەگەڵ بکەم ئەوە دەبی یان نابی ئەوە دەبی بەڵام خراپە نەبی باشترا لەبەر ببی مادەم بۆ خراپە لەبەر ئەوەی ئەو کوڕە فەنانە سەبرە دەیهینی ئاگاشی لە خۆی نەکسەکە بە دڵسۆزی دەکەوێتە ناو مەزوعەکەوی دوای هۆگری خۆیەکە تووشی هیلاکەت دێ ئەوە نابێ ئەو شتە ینی کچەکان ئاگاتان لە کچەکان ئاگاتان لە خۆی کوڕ شەیتانن ئەدی هەموو پیاوە گورگە لە بۆ ئافرەت ئەو ئێستا بۆت خراپە مامۆستا قسە پیاوەکان تووڕە دەبن کچەکە ئێستا دەڵێن هەموو پیاوە گورگە لە بۆ ئافرەتی هەموو ژنەک مامزە لە بۆ پیاوی یعنی جێی سیقە نییە بەو شێوازێ بە یاسای ئەوی خوا ئەفەرمێ زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والنعم كات تشبيه كي بوي معناه أو النية بياو خانا خواستنا يعني بو معناه كتون جورج لجر مامز قد بيك ونابت نو برسيبيتو خوي دجينيتي جنيش هر لجر بياوش لجر جن أو هاي تبعاتي واحد بوي بيغمبري خوا فرميت زائزني خلوة بكري زائزني ئاوابێ زائزنیە خەلوە بکرێ مامۆستا لێرە پرسیارێک زائیزە کوڕێکە لەگەڵ کچێک قسە دەکا بە نیەتی برادەر ڕەنگە دواشی ببتە خۆشەویستی ئەوانە بە ڕۆژوشن نامە بۆ یەکدی دەنێرن ئەمە ڕۆژویان نوقسان دەکا وای لێدە قوبوڵ نەکرێ یان ئەو ئاساییە نا باسی ڕۆژ جیاوازە خۆ هەموو ڕۆژی ڕەمەزان نییە کاکە ڕەمەزان ساسپن ڕۆژکە خەلاص وەکو ڕۆژوو ئەمە باسی ڕەمەزان ڕۆژی نا ڕۆژی مەوزوعەکانی جیاوازە قسەکردن لەگەر ئەو ئافرەتە لەگەر ئەو شێوازە مادام بەتەمای هینانی نییە نادام شتێک نییە باش نییە تەبیعاتی وایە بەس ئەمە برین خەلوە بریتی ئەگە کابرا قسەی کرد ئەخ دێن ئافرەتمان هەیە بەتەنێ سواری تەکسێبی لەگەر ئەو پیاوی دەوڕا قسەکە ئەسڵ دوایە ئینسان لە هەموو کاتێکاندا بە تایبەتی ئافرەت خۆی پارێزی چونکە لەو حالەتی وەکو ئیمامی عەلی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خۆناسین ئەو هایە ئەفەرمێ ئەگەر خوای گەورە تەکلیفم کە ڕزقی هەموو مەخلوقاتی بدەم ئەوەی کە ڕۆحی لە بەرە زیندەوەرە ئەتوانم عەدالەت بکەم بەڵام ناتوانم لە مەعبەینی دوو پیرەژن تاسپەینێ بنوم ئەوە خۆناسینی پیاوە هەیە کاکە ئەی چۆن پیاو دەبێ حەزی لە ژن بێت چۆن ئەگەر پیاوێک حەزی لە ژن نەبێ زولم لە ژنی خۆشیەکە زۆر کەس هەیە کە
بەداخەوە دەرێ وڵا کاکە کابرا حەزی لە ژن نییە و ژنی خۆش نایە بە قسە قۆڕەت ئەی باشە کابراایەک خێزاندارە بەڵام لەبەر منداڵەکانی دەڵێ کورێ کاکە هەر لەگەر ئەو ژنەمە لەبەر منداڵەکانم ئایا گوناحە خێزانی خۆی خۆشنەوە یان چەندە تەکی دەبی لەسەر ئەوە بکرێت پیا و خێزانی خۆی خۆش بووێ خزمەتی بکە ڕێزی لێ بگری خۆشەویستی عملیەکی قەلبیە بەڕاستی چونکە زۆر هەنی بەدری خۆتە تو زاروی هەردوو مندارەکان هەمووشیەک خۆش ناوێن بەس نابێ ئاگاد برێ وڵای ئەتم خۆش ناوێ ئەتم خۆش دەیە ئیزهارکردن و دەرخستنی حرامە بەڵام حقوق پێدان جیاوازە پیا و ئەگەر ژنیشی خۆشنەوێژنی خۆشی خۆشنەوێ دەبێ مافەکانی بدە زولم هەر زولمە چۆن لەبەر ئەوە ناکرێ کابرابری وڵی ئەم خێزانی خۆم خۆشناوی یان ژنێشکەم هەیە یان شتێک لەو بابەتانە پسی زولم بە خێزانی یعنی ئاسایی یە خۆشینەوەی بەڵام قەت نابێ ڕقی لێ نابێ نانە ڕقی لە سیفەتەکانیەتی خۆ لە ژنەکەی نییە ژنەکی تەمبەڵە ژنەکی مەسەلەن برێن بۆ گەنە ماڵی پیس و پۆخەڵا قسەی نازانێ ئوسلوبی ڕقا پیاویش هەروان پیاویش هەروە پیاو هەیە مەسەلەن ئیحتیمام بە ژنەکەی نادا قسەی ناخۆشە لە شعوری ئەداخ چێن دەرت خۆش بێ کاک خۆشەویستی وەکو عەرزم کردی سیفاتە بە سیفاتی جوان ئینسانێکی خۆشەیە بە سیفاتی ناشرین منداڵی خۆشتر کرد دەبیت بەعاتی وایە دەشتەی تایبەت مامۆستا دەشتی ڕۆزی هەی خودش تا ڕۆزی هەی بچێ بە هەشتی شڵە پێوەڵاتەوە دەستێتدا لە سەدای بە کەیف چ ئەوەی پێشتر باسمان کرده بوو والله لەو خۆشەویستی دایک خۆشەویستی خێزان خۆشەویستی برادەر خۆش بەخوای لەو جوانە جەماعەت گلەی دەرکەن دەرێن کاکە ئەمە خۆشەویستی بینی داک و بابوو شتە چی تایبەت کاوستەکانم بدێ کاوستەکانم بدێ کاوستەکانم بدێ دەمایکە گەرگرە دوای چاچی گەرترە لەو دەینم وەنێ مامۆستا مەزالی تێدا زۆرە یاڵڵا أنا جاني أنا جاني أنا جاني أنا دمك ونبوي دايا دمك اليوم ونبوي زارنا كي سردان زارنا كي سردان أنا دايا دمك
بارك الله فيك. بارك الله بارك الله. الله خدش ترى زي بتبدأ نجهر أطعمك الله هربجي وي هربجي كانت خوش ما مصطفى بري كوريك وكتشك لا كوليش بيكوان يعني لا شوينك بيكو إذا كان فرمان برم بيكو يكتر دبينا تكركت سكتك بونمونا بنيتي أوي سرنجي برام بركة راتش خوي درازين تو خوي جوان دكات جلي جوان كشخة كوركان سكا هردوكيان كركة هم كتسكش بو أوي سرنجي برام بركة راتش خوش بوي مثلا أو خوش ويستيج دواي بتزواج بويان هي بونية خوان جوان بكن خوان بالرازين وك يكتر دبينا دزاني مثلا لفلانة كات فلانة شوين يكتر دبينا زاري مسألة خود جوان كردن وخوري خستن تبعي شي بشرة بتايبتي زياتر لقال آفراد دقون زي أو من ينشأ في الحلية وهو في الخصام غير مبين خواهي قولا وصف آفرتك كالناز ونعمة لجواني دا خلقي كردوا تبعاتي وايا آفراد قولتين سلاح وسرماية وجوانية هربوه جوازشي زور هي لما بين جن بياو لجواني جن لقد جواني بياو ناكري آفراد شروع شابري وبي ناكري خوي جوانكا بلام أصل وايا أو خو جوان كردن لسنوري خوي بي بشوازك بك زياتر نبي تماي قرف الدروس كدن بو خوي بو دوري بري يا كم زار بو خوي بو خوي بو دوري بري تبعاتي وايا أما نالين آفرد تسيت بازاري دلي تازا لا كجواي هاتو تدري أو خو جوان كردنية براس ولا تبرجنا تبرج الجاهلية الأولى بلام ناشرين آفرد بدركي مطبخ يبسيت بازاري أوش باشني نأوا همشتك حسابي إلى زمان بيغمبر صلى الله عليه وسلم آفرد سوت بازاري زعفراني اللي خوي دايا خوي ريخ زعفران وكو مكياج يعني ما دام استان مكياج درسته جنب كاربيني بو خو جوان كردن بشوازك بس وكو استاننا يعني بشوازك بي كذاب كريتو ولا تساوي بخو كذاب كريتو ولا شوازك شي ناري هم مشتاق بتنشي خوي اشتشي زور طبيعي ودبيتن
ئەوە دەبی بەڵام بەو شێوازەی کە ئەوڕۆ خەڵک ئەیکا ئەوانە بەڕاستی جوان نییە و دروست نییە و ناکرێت پیاویش هەروە پیاویش ئەسل وایە خاوێن بێ پوختە بێ دائیمەن ڕێک و پێک و جوان بێ إن الله جميل يحب الجمال تبعاتي وایە جا لە بۆ ئافرەتەشیان لە بۆ خۆی بێ بکرێتن ئەوە مەسەلەیەکە و زۆر ئەطبیعیە ئەم ئەڵێ مەگەر بێت و ئینسان لە ژیاندا هەدەفێکی نەبێتن هەر ناتوان ئیتیمان بەخۆی بدە هەم ژن هەم پیاو حتا ئەو گەنجانەی کە لە کاتی گەنجیدا تۆزێک ئیحتیمامیان بەخۆیان نەدایە لە کاتی ژنهێنان و پاش ژنهێنانیشدا هەر پیس و پۆخڵە شەرواری هاتوتە دەرێ وایە ینی بەڕێک و ناڕێکە لەبەرەوەی ئەو کەسە قەت هەدەفێکی نەبووە لە ژیاندا هەر ئیشەکەی بەسەر بردووە ڕۆیشتووە ئەو مۆزوعانە هەنە یان تەسیرەکە حتا ژنیش زۆر ئافرەتەیە مەسەرەن کە چۆتە شوێن و جێگایەک گەلەکی لەکن مهم نەبووە خۆی ڕێخات بوو ئێستاش کە دەسێتە بنجێ چەفی هەر لەسەریە با بە خۆ دینداری نییە تۆ مردی خۆتە و چەفی چ لەسەر خۆت ئاراندووە مەسەلەن ئەسڵ وایە ئەو ئافرەتە کە ئێستا شووی کردووە لە مەتبەخ کە دێتە دەرێ حساب لە بۆ پیاوەکەی بکە غرفەی نەوم جیاوازە ئەوە کابرایەکە بوو ئەو حەدیسەی نووسی بوو لە مەتبەخی هەڵواستی بوو إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه وەنیا ئەو حەدیسە خوا ئەو کەسەی خۆش دەوێت ئەگەر ئیشێکی کرد جوانی بکە دیارە ژنەکە شی و شتی هەر بێخوێ بوو و حەدیسەکەی لە مەتبەخی هەڵواسی بوو ژنەکەش خوێندەوە ئەوەی سوو بردووی لەسەر سیستەمی هەری واسی گوتی ئێرانە شەوالێ ئەتو لێرە مەزبوطنی ئەمیش لێرە مەزبوطی ئەرەوەڵ بەیەکە ئیشەکەی ئیتقانەکەی تەواو نەکردیە لەبەر ئەوە دائیمەن مراعاتکردنی شت زۆر مهمە لە هەردوو لایەن دەبێت ئیشەکە ڕێک بخرێتن ئەتو حەدیسی لە مەتبەخی هەرواسی کاکە ئەوژین تۆ سەر ناو پەیامت چییە لە بوو پیاوان مەبەستت چییە مەبەستم ئەوەیە پیاوەکەش حەقی ئافرەتەکەی نادا ینی ئەو ئەگەر بتەوێ خێزانت خزمەتت بکە خزمەتی بکە خزمەتی بکە یەک لەو مشکلەکانی ئافرەتی مەش ئەو ڕۆ هەالێ باوەکە زۆربان هەیە محبت لە مەعبەری ژن و پیاوی ناوێن دەبیتە ڕۆتینیان لەبەر ئەو ژنەکە منداڵەکی بوو یان دوو منداڵی بوو جێی لە پیاوەکەی جودا ئەکاتەوە ئاگای لە مندارەکەی تی زیاتر لە پیاوەکەی و هەروەها خەمخۆری مندارەکەیتی ئەو جا پیاوەکەی ئەوکەی کەی دین ئەو هەالێ خۆ ڕێزگرتنی و تایبەتیشی بخزمەتکردن عەبدوڵای کوڕی عومەر ئەفەرمێ منداڵ کە لە دایک بوو لە هەفتەی یەکەمی نابێت لە غورفەی نەوەم بنوێت لەکن مابەین داکو بابی دەبێت شوێنێکی تایبەتی خۆی هەبی کە ئەو منداڵە هەستا دەبێت بچی شیری بدات ئیمە ئەچی لە مابەینی هەردووکان دەینوێنی آخر باب ئەو کو دەبێشتیواڵە ئەوە مشکلی زۆر گەورە نابی نەخێر نابیت وهجروهن في المضاجع ئەوە یەک لە شێوازەکانی تربیەتی خێزانیە ئەفەرمێ في المضاجع نەیگوتێ جێی لێ جودا بکەوە ئەفەرمێ کە پێکەوە لەسەر سیستەمی نووسن ئەگەر ژنەکە بە قسەی نەکردی کەم و کورتێکە بوو پشتی تێکە پیاوەکە پشت لە ژنەکەی بکە ژن و مێرە بچیک بین بڵۆ نەئێخنەتنەوە بینەوە نابین محەبەت ناهێری خۆشەویستی تێکەدا لە مابینی ئەی بارەکە اللهفی ئەم دێ بەحسێ بابەتێکی دیژێکین هەر گرێدایڤی بابەتیە تایبەتی ژیت ناوبینە ئەدەبیاتەدا هەم کە چاوە بەحسێ محەبەتی هاتیەکردن و هەم چاوە بەحسێ ئیسلامی هاتیەکردن ئەدەبیاتی کلاسیکی کوردیدا میوانێکی تایبەت نوویسەرێکی عەزیزمە هەیە کاک دابانی بلا کەرەم کتل دەفمە وێ مەجلسێ تژی خێر و بەرەکەتر بکتت گەل وێ ئەڤاهەی شڵا خودی خێرایی بنوێست کو ئەفشەوەت گەل مەدای مام ئوستاد گیان یەخوا بەخێر الله سلام الله وعليكم السلام ورحمة الله وبركاته صحتت چۆنە تەندروستی چۆنە ئەم وائرە هاتوتە دەرەوە ئەوەش ساکە پێشۆی دانیشت بۆ ئەوەی جوانتر بە دیار بکەوی ئای خۆدەش داوان لەوێ دانیشتیکە وڵا حەزەکەی جنابەت فەرمووت نا تو ئەم دی خۆم گرتیەوە مادەم هەر ئەو هایلی هات کەرەم کە بێرێ با من زیاتر نزیکی مامۆستای وڵا پێم خۆش خوا خێرت بنووسیان مامۆستا هەر بە کتابەوە مادەم هاتی بەڵێ ئەوە با بزانم چی تێدایە واللهی ئەو مەوزوع مهمە تێدایە ئەوەی کە شۆ باز دەکەی أكيد أنا والله طبعا مانجي رمضان طبعا أي بارك الله فيك شعري كلاسيك وعارفي أي ما شاء الله شعري شاعران بو أمادة كردون غيري شعر كان يخوشهم زباهر بالشعر داس بيبكين مادام حاضري أمشوا لقل ما أو زبابتسين الشعر كلاسيكيا كان وبتايبتيج أف نفيسرة موزن وشاعرة موزن ملتي كرد كوا فخر وشانازية بيتين كاتشوا بحثا إسلامي كرينا بنفيسين وبشعرت خو أبي ما يكيجي هرجر أو لا تنشتا بوي هم دنك تايبتك جوان تريش
بكاو هر با ئەوت بۆ إيه والله ئەو کاک محەممەد غەڵەتی کردووە بەڵێ بابان دابانی بابانی بابانی ئەدی ئەوە کاک محەممەد چوون بوو ئەو ناوت ئەو هانووسە بێ زەحمەت ئەو غەڵەتە لای جەماعات بوو جەماعەتی جڵە و لە دەست ناوێ بڵێن کۆنتترۆل یاخوا بەخێر وایە ئوستاز ئەو نازان لۆ ئەو حرفە وای لێ هات بوو بابان لە چێ دابان لە چێ بەس نزیکیش ئەمەش برادێکمان هەبوو ناوی دابان بەجامە دە شعری دەست پێ بکەین طبعا شاعری مەزناری طبعا یەکێکە لە شاعیرەکانی ڕێبازی کلاسیزمی کوردی و پێڕەوانی تەریقەتی قادری هەر لە تەچێ و خانەقاکان گەورە بوو مامۆستای ئاینی بووە و ئەو پرسیارێکە لە جەنابی مامۆستاشت کرد یەک لەو شاعیرانەیە کە لە پەروەردەکەی لە تەچێ و خانەقا و مزگەوت ئەو شوێنە ئاینیەکان بووە زا هەر بۆیە گرنگیۆ تەکیە و خۆنەقۆی بوومە دەردکەوت هەردێنی زەمە حتۆ دڵنیاییەوە زا هەر بۆیە شاعرانی پێشوو یەکێتی بڵێن زمانەوانی کوردیان نەپارازۆ لەبەر ئەوەی زمانی عەرەبی و قورئان بەسەریاندا زاڵ بووە جا ئێستا کلماتی عەرەبیان زۆر بەکار زۆریان بەکارهێناوە یەک لەوانە ئێستا ئەوەی پێشکەشتانی دەکەم شعری ناریە پێم خۆش بوو ئەو مای کۆل تەنیشتە نا مامۆستا ئەوەی خۆت ئەوەی دیکە لە تەنیشت ئەی بارەکە الله فی و دەری بزر بووە ئەی بارەکە الله فی یا الله بسم الله سورة ياسين كوصف حزرتي لولا دكا أهلي دڵمای البجلي وي سورتي طه دكا خاكي بردرگاهي قصري گەر بەسەردا کات گەدا هەر نەفەس نەفرەت لە تاجی قەیسەر و دارا دەکا ئاسمان وەک مشتری هەردەم بە میزانی وەفا کەسبی هەر شامی بە یادی دەوڵەتی ئەسرا دەکا گەر تەسەوڕ کا مەسیحی تەختی عەرشی ئەعزەمی تا ئەبەد تەرکی بەیانی ڕەفعەتی عیسا دەکا نوری عیشقی تۆ لەسەر تووری دڵی موسا مەگەر دای لەسەر سینەی بە شەوقی دڵ یەدی بەیزا دەکا بۆ خەلیلان گەر نەسیمی گوڵشەنی لوتفت ببێ ناری نەمرودی بە سەحنەی جەنەت المەئوا دەکا تاقی کیسرا بۆ بە بەرقی نوری حوسنی شەق نەبێ سەیری حکمی ناریکە چۆن فارس زایل و ڕیسوا دەکا ئەی حەبیبی خالقی عالم لە ئادەم تا بە تۆ ئەنبیا یەکێک بەیانی حەزرەتی والا دەکا نێرگزی مەستی سیاهت عینی مازاغ البەسەر شەمعی بێسایەی وجودت شەرحی کەڕەم نادەکا ئادەمی خاکی بەسەر زومڕەی مەلەکدا بێگومان تۆ سەبەب نازش بە ڕوتبەی عەلەمە الئەسما دەکا كشفي والليل توڕەی پەرچەمی شەبڕەگی تۆ ئافتابی تەڵعەتت تەفسیری وەضحا دەکا ئایەتی میعراجی پایە قاب قەوسەینت عەجەب وەصفی ئیعزازت لە تەختی نازی ئەو ئەدنا دەکا عەکسی ئەلفی قامەتی ئەبرۆتە گەرنون والقەلەم صدقی مەوزونی کەلامت کەشفی ما ئەوحا دەکا باوجودی پڕتەوی مهری جەمالی ئەنوەرت کێ خەیاڵی زیبی قەیسەر و سایی توبا دەکا سلسەبیلی لوتفی تۆ بێشک لە عەرەسەی مەحشەرە توشنە لە بقانع لە بادەی جامەی ئەعطەینا دەکا چی لە دەوڵەتکە ئەسیری بەندی عیشقی ئەحمەدی عیشقی مەحموودی بە عاشق کەسبی ئیستیغنا دەکا ناریە وەصفی جەلالی حەزرەت خەیر البەشەر کەی بەسەد دەفتەر هەتا مەحشەر بەشەر ئینشا دەکا کەی بەسەد دەفتەر هەتا مەحشەر
بشر إنشادك. وهي الله أكبر هربجي. الله أكبر لو وصف هذا يك الزواني جوان نمونة جوان يتهلبس زبانه طيبة تجي أدبيات كلاسيك ده ما شاء الله. أكيد. تجي وكي والله تبو ما مصاري بار؟ برمى. ما شاء الله. خوي قربان ناليش شاعرێکی زۆر مەزن بوو ناری معجیبی ناڵی و مەحوی بوو نالی و مەحوی یعنی دوای نالی و مەحوی ناری هات یەک لە شعرە سەرنج ڕاکێشەکانی نالی کەمێک قورسیشە لەوانەیە بەشێکیم لەبەر بێگەر يعني وكل نسين بيدنيا إلا ما قال لبكر. بەڵام ئەوە مامۆستا ڕێبوار دیارە پێ خۆشە أي باش إيه يعني بارتسا شي كرد پارسەکی با کورد بێت ده هەڵقە دەرگوشی کەفی ڕەنگی تۆیە ئەم دەفا با نەناڵێ لێمەدا عن لەتمیهی کوفین کەفا نەیکە ساحب سڕە سەرتاپا بە ئەمری کۆنکونا باطنی قیف على سڕی بەظاهیر قەفقەفا شێخی و سەرلینگە دەستاری بە دەستاری بزورگ ڕەندم و دەستاری کەلەی من دەفا نەگمین دەفا والله يدخل لە ئاخیری أو دبوا الشري نايو دفش لقربه ئەرێ إيه أخذ دبوا بخوتان حاضر كل ما مصاري بار أو والله قليلة خو بيشمو. مكة دبي أمن قليلة كم أي دست خوش ما وصل موفقون ما وصل يعني چند جرينجا شاعرة كلاسيك يعني تويدا ميدا وصينا شيوينا بيومة إسلامي بجواني ويتحجي كله ومحبته بشعرا بنفسن ما شاء الله أتوش شعر زي شي بعشت لو بواري هي بەڵێ وڵا ئەوە ئەوەی کە باسمان کرد بابەتە کەمان ئەو خۆشەویستی خوا و پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی ئافرەت خۆشەویستی منداڵ هەموو ئەو خۆشەویستیانە وا ئەکا شاعیر بجوشێ وا ئەکا باسی کە مەسەن ئەو شاعرەی ناری خوێندەوە ناری لە ساڵی 1943 وفاتی کردووە مواللەکەی 1800 شتێکە لەو بابەتانە ئەو پیاوە گەورە ینی ئەو بەلاغەتە ئەو فەساحەتە ئەو شێوازە ئەوە عشق و محەبەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوزە شارەزابوون لە قورئان و لە سیرەت و لەوانە هەر بە یاسین دەست پێ ئەکا کە ئەنەما هەندێک لە مفەسرین ئەفەرمووی یاسین ناوی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام تاها ناوی پێغەمبەرە ئەوانە لەسەر ئەو ئەساسەی هاتووەتە سەر ئەو مەوزوعانە کەواتە شعر گۆرانی حەیران هەموو ئەوانە پێی دەگوترێ هونەر شتێکی ئیلاهیە هەموو کەس نابێتە شاعیر بەهرەیە کە خوا ئەیدا کە خوا ئەیدا سەبرە ئەو شێوازانەی لە بۆ دروست دەبێت کە دێتن و پێی دەدا حتا گۆرانیش هەروایە حەیرانیش هەروایە هەموو ئەوان عاشقێک بووی هەیە لەسەر معشوقەکەی شعر بنووسێ یعنی لە ناو دڵی خۆی شعرەکەی نووسیەوە بەڵام پێی نەڵێ بەس شعرەکە بنووسی ئەگەر عاشق بڵێ عاشق بوون بە هەر شێوازێک وەکو عەرزم کردی عاشقی سیفاتە بێ عاشقەکە کە مەسەن عاشقی ئافرەتێکە یان عاشقی پیاوێکە هەر یەک لەو بابەتانە کۆمەڵە سیفاتێکەیە معجیبی بووە کە پێی هەڵەدێتن و کە باسی ئەکا بەشێکە لە هونەر یعنی ئێمە ئەومان لەبیر نەچێ بەداخۆ زۆر جاران لەو مەسائلانە زۆر توند هاتوۆتە ناو قەلبەکەم یەک لەو خاڵانەی ئەوەیە کە ئیسلام دینی هونەرە تەماشا بکات دەیان شعری عەرەبی هەیە پیرەژنێک لە بن بەردێ قسەیەکی کردو ئێستاش هەرماوە ئیسلام دژی نەبووە هەموو ئەو هونەرانەی کە هەبووینە هاتوۆتە پێش تەنزیمی کردووە ڕێکی خستووە لەسەر حالەتێکدا ئەوەی یەکێک لەو هونەرانەی کە پیاو هەیتی لە بۆ ئافرەت ژن بە جوانی خۆی عەرزی پیاوەکە پیاو بە هونەر حازەی خۆی دەرەبڕێ لە بۆ ئافرەت تەبیعاتی وایە ئەو جۆرە هونەرە لە ناو حیواناتیش هەیە هەموو نێرێک ئاوازێکی هەیە لە بۆ مەیە هەموو نێرێک ئەوزە ئەو ئاوازەی بە هەر شێوازێک بی دەری ئەبڕێ ئەوە تەبیعاتی وایە لەبەر ئەوە ئێمە ناتوانین ینی لە دژی هونەر بوەستین بە تایبەتی لە مەسائلی کلاسیکی کە مامۆستا باسی کرد ئەو شاعیرانەی پێشی برێن لە سەدەی 20 و لە سەدەی 19 لەو بابەتانە هەتا ئاگاتە ئەوە بڕۆ شعرەکانیان بخوێنەوە هەمووی پڕیەتی لە لول و مەرجانی جوان جاروێ وەسفی ئافرەت ئەکا باسی فرانکە ژن ناکە لە کوردەواری ئێمەشە لە دینیشە تەشخیص حرامە
تشخيص يعني سي يعني افرتش يبيني بيدا هالبري وحرامه بناو بيني وباسكي حتى لكل دوارش كس قبول النبوه وي. بكسي هالبري بجني هالبري بناو بلام بوصف زور طبيعيه امن زارك بالو بخوش اللي بجرمه يا الله سوما مالا شيء المارا كردن بو ولا تسوين دانشتين رسن يعني كل بو تلفزيون الرسن حسن حيران لسري بو خو عفيك اما زا حسن حيران واسماء حيران وكاويس اقم زور خوش دبي خالي خوش بي زور تمتع لحيران كان والله متسوم دانشمو كابد يكسب غوري امجي قلت كاك لو غوريت او قلت والله ما استوى رسم بو حسن حيران بو قلت حيران يري حيران شدري اذا قلت مسخيدك با حيران يبري قلت والله بحسي ممكش تكل قلت مامك شتش ناشرنا قلت بابا مامك زور زوانا قلت خواي قورا ممشي افرتي والي كردوتها لذتي هبي انا وشي بشي ليلي اكل يا الله يا بشي شيرش اداو بيشش فرق بيشه هيتي شي بيديارديا تمخوا فرمي وكواعي باترابك كاكا استعجل لا مثلا كومنتي ناشرين بوتات والله مدبو اوانت سي بس اوقصانا كيف خويتي كابرا كيف او تينا قالشت كيف لبر او زمال خوا دايناوا بس وصفي افرت يبكي حرامه وصفي افرت بس وصف بعام زور طبيعيه زور شتكي لوالد شوارينيكي خومت بود اخوين زعما من دميس بسيارة لبكم ما شاء الله شارزاتي باش تي لا ادبيات الكلاسيك وبتايبت او شاعر ما شاء الله قورانا تو خد تواني بوشي واز الشعر بنوسي وكو اوان بي والله من حد مني بقم باوان بلام اوان مدرسيه كن براسي تتوانم بلام بتهامي اوان دين وسمدنا ناقم باوان ان شاء الله زي بلام لسقسي ما مصيبين خوش بو شعري كي بو بخوين مواد بجمادات جماعات ايه دواي بو جماعات قربان ضليم هاد ما كاكا خلقرا لقر ناي بو اوي زوان تر بو ما مصيب بس بو انت ضليم خرخالي باخري برخفتي بخيالي خالي خلفان دمي مال خران بوسخري برلختو خالي باو بوزا خرخالي باخري برخفتي بخيالي خالي خلفان دمي مال خران بوسخري برلختو خالي خفبون بريك عرزت كم ين حالي خليفيكي بغلم خافل بو كسي خالي اي ما شاء الله اي بارك هموي جناسه هموي جناسه خليفيك كم كخيالي روجبو بو باو بوزيكي جوان بلام لاصل دا نيويستو خوي خيالك زفري بيبر تبعاتي جان بس شي خياله بس انتو يستباسي بهشتك چه بهشتي ديوه خوا باسيكا باسي چوي بهستك باسي روباركاني اكا باسي حوريكاني اكا باسي لو مرزاني اكا نابي بابا او جوره عقله وفكرانه زور هلان يعني هندك كسب يا ابو لو قرا اخر او 1400 صاله او دين هاتوا شتيك اجر حربو بو يعني بتنما شتنما لنا عالمي اسلامي داتك حرامه تبعاتي شكي ويا لبرسكو مالا هنريك ماوا اهرام كان مصر ماوا دنيا يكشت ماوا شيرين وفرهاد ماوا ايواني كسرى ماوا رمزي ظلمه اسلام نهاتو او كلتوري همي بزارشي تيكو بيكدا اسلام هاتو عقيده واخلاق وبيام او نجوانك او يكك لوش تاني كبيست ايما اورو بزري ايوه بزرعته راسي كاين والله زريات راسي كاين راسي زوري دبي ما مصطفى في دنجة طيبت ديسا از حسكم هما زيادة الشعر بخينين دا از بجانا چمات بسيارات طيبت دا يعني اول هي خود كنوسيوتا وكو قلت ما شاء الله كهول الدواء لسرش كي اوان شعر بنوسي هي خود حزم ليه وكو او تسوارينا كتازه خينده يعني لقل ما مستعمل هذا شيء دواء زاريش تشي بخينا دواء بيكوا دواء كاريشي نعم شعرك للشعر كان الصافي ويست الشعر بي خوش صافي ناريه محويه صافيه زي ورا والله ازبو اوي ما مصطفى ديزاين بيج دقه من ما الريك كون بيني خوتان تو بدن تايبتك كت شعر بخينا ما مصطفى بابا دواء اللي بردنيش دقه وقتك زور عزيزنا زياده ما كات كمان دبيت شعري خوشم كشكش با بينراني كنال بسوار بكم باب زانك شعري خود بالله دواي او دوا بيكوا يلا بعد زاري يكم شعري خود زرت يا الله بسم الله لو بشتينجي وقت ترى ما بكت يا ربي في وقتها هنزي تشت مروف والله ينظم ما كيكا هاجر ما
هەتا زەمن ڕووی ڕاستەقینەم بۆتان دەردەخات پیر دەبم دەڵێن ئەو پیاوە ژین بە مەردی بەڕێ دەکات کاتی ژینم تەواو چ سوود بڵێن سەددەق ڕاز دەکات ئێستا بدوێن گەرەکمە هەر شتێک ڕابوو چیم بۆ دەکات ڕۆژی بەرێ خالق ئێمەی فرێدایە دەرێ ڕۆژی بەرێ خالق ئێمەی فرێدایە دەرێ مخەیەری کردیم بە چەشنێ لەوەی چیمان دەوێت منیش بە هەوای مخەیەری وتم گوڵێ ماچم دەوێ وتی جانم ناتدەمێ خالق لە مەخلوق تووڕە دەبێت ئەی پەروەردگار ڕوونی دیدەم نوری مەغزم چەند هەبێ وای دابنێ نییە ڕوولا نادەم لەو نورەی باسی دەکەم و لێم دیار نییە زانایان نەزانن لە ئاست زانستی تۆ زانایان نەزانن لە ئاست زانایی زانستی تۆ هەرچەند بزانن هەر نەزانن سەددەق چەشنی تۆ نییە وەی دەست خوش وەی خودش تەڕازی بێت ڕێک کەوم بزانن کۆدێکی شعرێت و دەخینی ئەو یەکسەر بکاتە سرود ئەم پاشی بە ئەفشەڤە بدومایک ببینین خودی خێرەوە هەمی بنویسێت مامۆستاز گەلەگە لە خۆشحاڵی باشەڤە دیال بارك الله فيكم جميعا خودی خێرەوە بیا بنویسێت سبایش دەینە خزمەتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا هەرچەند دەتوانن کورد بی باشترە چکە وەختەکە زۆر شعرێکی وەفایی بی ئەیگەڵ وەرە هۆشیار بە هذا ئەوەیە يا ڕێگەی الله عاشق دکرم که مامۆستا دەست پێ بکە بەدەم دیدە و خەیاڵی گەورەی خودداوە هەستم گۆڕا هیچ ناڵێم لەمە و بەدواوە تەشەبوسم کرد نەڵێن شێتە و ناتەواوە ژاکاوی ئەوەم چیم لە دەست و باقی چیم ماوە عيد الورى وشيار ببان عيد الورى وشيار ببان هذا طريق العاشقين هذا طريق العاشقين خەریکی خەمڕەوێنیم بە تەقوا و خودا پەرستی خەریکی خەمڕەوێنیم بە تەقوا و خودا پەرستی خەڵوەتم لە گۆشەیەکی تەنیایی بێمەی و مەستی خامۆشە چەند خۆشە بێخشە و شەو دروستی خاڵیە خەیاڵم غروب و مەفقود باتڵ لە بێهەستی باتڵ لە بێهەستی